هەر لەسەر ئەم پرسە دەوەستمەوە ئیبراهیم بیلماس پارێزەری عەبدوڵڵا ئۆزەلان میوانمە باسی دۆخی تەندروستی ئۆزەلان و باسی دۆخی یاسایی ئۆزەلان و ئەم قسانەی ئەمڕۆی دەوڵەت باخچەری لەگەڵ دەکەم. کاک ئیبراهیم ئەو کاتەتان باش با لەو پرسیارەوە دەست پێ بکەم چونکە پرسیارم زۆرە بۆ چوتان چییە لەسەر قسەکانی دەوڵەت باخچەلی سەبارەت بە عەبدوڵڵا ئۆزەلان کە ئەمڕۆ لە پەرلەمانی تورکیا کردی. Merhabalar, iyi yayınlar. Sڵاو ماندوو نەبن. Bütün kamuoyunun bilmesini isterim. دەمەوێت تەواوی ڕایگشتی ئەمە بزانن کە ئێمە ماوەیەکی زۆرە ناتوانین هەواڵ لە بەڕێز ئۆزەلان وەربگرین بزانین تەندروستی چۆنە. بەڵێ ئاگامان لە گوتەکانی باخچەلی هەیە، بەڵام ئێستا گۆشەگیریەکەیە لە ئیمرالی کە لە هەموو جیهاندا هاوتای نییە، هاوشێوەی نییە. لە هەشتی حەوتەوە لە دوای ئەوەی پێشکەشکردنی دیدارەکانمان ڕەت کرانەوە تا ئێستا ئێمە هیچ دیدارێکمان نەکردووە. لە 2021ەوە پەیوەندی تەلەفۆنیش نەکراوە کە دوایین سات بوو بە تەلەفۆن قسەی لەگەڵ کرا. بەڵێ نامە دەنێرین وەڵامی نییە. ئەمە گۆشەگیریەکی زۆر توندە. لایەک ڕاستیەکی وەها هەیە لەو لاوە دەبینین لە جیهانی سیاسەتدا لەبارەی بریکاردەرەکەی ئێمە قسە دەکرێت، بەڵام ئێمە ئێستا ناتوانین بەهۆیەوەی کە پچڕانێکی زۆر گەورە لە نێوانمان دروست کراوە ناتوانین بۆچوونی ئەوان وەربگرین لە ئیمرالیەوە. بۆیە پێویستە دەنجی بەڕێز ئۆزەلان بکرێتەوە، لەو قالبە دەربێت کە دەنجی کبکراوەتەوە. هەروەکو گوتم بەڕاستی لە جیهاندا هاوشێوەی نییە ئەم گۆشەگیریە. جاران بەندینخانەی گوانتانامۆ هەبوو کە زۆر تند بوو. بەڕاستی ئیمرالی دەمێکە گوانتانامۆی تێپەڕاندووە، هیچ نەبێت لە گوانتانامۆ پارێزەران دەیانتوانی بە بریکاردەرانیان بگەن بە زیندانیان بگەن، بەڵام ئەمە لە ئیمرالی جێی باس نییە. بەڵێ بەڕێز باخچەلی ئەمەی گوتووە گوتەکەی گرنگە لە چەند ڕەهەندێکەوە. بەر لە هەموو شتێک کاتێک باخچەلی بانگەوازێکی وا دەکات ڕاستە و خۆ بەمانایەوە دێک کە باخچەلی ئەو گۆشەگیریە سەر عەبدوڵڵا ئۆزەلان قبوڵی دەکات کە شتێکی وەها هەیە، سنوورداریەکی وەها هەیە لەسەر ئیمرالی. ئەمە گرنگە چونکە هاوبەشی لایەنی حکوومەت ئەمە دەڵێ. بەڵێ ئەو شەریکی حکوومەتی ئاکاپەیە. لێرەدا دەبینین باز لەوە دەکات دەڵێ لەبارەی مافی ئومێد کە ئێمە ئەو دەستەواژەیە ئەگەر لێک بدەینەوە بەمانای ئەوە لێ بپرسم مافی ئومێدمان گەر بۆ شی بکەیەوە چ مافێک بە عەبدوڵڵا ئۆزەلان دەدات دەتوانێت چی بکات لە ڕووی یاساییەوە؟ بە کورتی با پێێتی بڵێم لە تورکیادا هیچ سزایەکی وەهانیە کە خراوەتە سەر بەڕێز ئۆزەلان، چونکە دوای 1990 بێگومان بڕیارێکی وەها بە ناچاری بە بڕیاری دادگەی مافی مرۆڤی ئەوروپا هەڵگیرا. بەڵام ئەوان چیان کرد؟ ویستیان سزایەکی قورستر لە سێدارە دابنێن. شتێکی وایان دانا کە تا مردن تۆ ناتوانانی لە گرتوخانە دەربچیت، کە ئەمە خۆی پێشێرکارێکی گەورەیە. بەڕاستی ئێمە سکاڵامان تۆمار کرد وەکو پارێزەرانی بەڕێز ئۆزەلان گوتمان بە هیچ شێوەیەک ناکرێت سزایەک بدرێت کە بە هیچ شێوەیەک ئومێدێک نەمێنێتەوە تا مردن. ئەمە پێشێرکاریە، واتە ئەمە ئەشکەنجەیە بە جۆرێک.
بەڵێ دادگا ئەوروپیەکە ئەمەی قبول کرد گوتی هیوای ئومێد مافی ئومێد مافی هەموو مرۆڤێکە کەواتە ئێستا پێویستە ئەمە جێبەجێ بکرێت دادگای مافی مرۆڤی ئەوروپا ئەمەی بە ئەشکەنجە لە قەڵەمدا لە کاتێکدا لە تورکیا وەکو بڕیارێک کاری لەسەر کراوە کە سزای قورسکراوی هەتا هەتاییە جا ئەم دۆخە بۆ لیژنەی تایبەتی وەزیرانی دادبەرزکرایەوە بە هەمان شێوە مانگی ڕابردوو لە ئەوروپا لە دادگای مافی مرۆڤی ئەوروپا مافی ئومێد خرایە ڕۆژەڤ لەم بابەتەدا بە تورکیا دەڵێن پێویستە ئەمە هەموار بکرێتەوە واتە هەموو مرۆڤێک پێویستە دوای ماوەیەک لە سزاکەی چاپێداخشانەوەی بۆ بکرێت بە جۆرێک کە ئومێدێکی هەبێت بۆ دەرچوون کە ئەوە مافی خۆیتی ئەمە بە جوێرەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا هەروەها کۆمیتەی وەزیرانی ئەوروپاش بەرپرسیارە لەم بڕیارە قسەکانی ئەمڕۆی دەوڵەت باخچەلی واتە باخچەلی شتێک دەڵێ کە پێویستە بگوترێت باشە کاگی برایم قسەکانی ئەمڕۆی دەوڵەت باخچەلی بۆن و هەنگاوێکی دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتیە من ناتوانم شرۆڤە بکەم لەم بابەتە پێویستە بەر لە قسەکردنم دەبێ بڕۆم دیدار لەگەڵ بەڕێزۆ جەلام بکەم ڕای ئەوان وەربگرم جا بۆ ئەم قۆناغە پێویستە سەرەتا پارێزەران بتوانن چاویان پێ بکەوێت بۆیە دەتوانم تەنیامە برم لە ڕووی یاساییەوە ئەمە بڵێم کە بتوانێت بە ڕێزۆ جەلان دیدار بکات باشە باس لەوە کرد نزیکەی 44 مانگە ناتوانن هەواڵێک زانیاریەک لە عەبدوڵڵا ئۆجەلانەوە وەرگرن لە ئیمراڵی داواکاریەکانتان ڕەت دەکرێتەوە وەزارەتی داد و لایەنە پەیوەندیدارەکانی تورکیا بە چ هۆکارێک بە چ بەهانەیەک داواکاریەکانی ئێوە ڕەت دەکاتەوە هیچ هۆکارێکی یاساییان نییە ئێمە هەموو هەفتان سەردانی دەکەین داواکاری سەردانی پێشکەش بە دادگە دەکەین لە ڕاستیدا ئەمە جێبەجەکاریەکی هاڵەیە چونکە لە تورکیادا پێویستە کاتێک پارێزەر دەڕوە ڕاستەوخۆ بڕوە هیچ سەردانی هیچ شوێنێک نەکە داواکاری پێشکەش نەکە سزاکەی هەرچیەک بێت بریکاردەرەکە پارێزەر دەتوانێت بڕوە دیداری لەگەڵ بکە بەڵام ئەمە بۆ ئیمرالی جێبەجێ ناکرێت ئێمە جارانیش لەسەرمان بوو سەرەتا داواکاری پێشکەش بکەین کە ئێستا بەبێ هیچ هۆکارێک ڕەتمان دەکەنەوە بۆ دیداری خێزانیش هیچ هۆکارێکیان نییە بۆ ئێمەش بە هەمان شێوە شتێکی وەها لە ئارەدانیە بەڵام ئەوان دەڵێن بڕیاری دادگا هەیە ناتوانن سەردانی بکەن ئەو بڕیارش بە ئێمە نیشان نادەن تەنیا ڕێگەمان پێنادەن هۆکاری ڕێگە پێدانەکەش نازاندرێت باشە دوایین جار کە ئێوە داوای بینینی عەبدوڵڵا ئۆجەلانتان کرد کەی بوو یەک دووش لە دوای وتەکەی ئەمڕۆی دەوڵەت باخچەلی پێت وایە ئاسانکاریەک هەبێت لەلایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ ئەوەی داواکانی ئێوە قبول بکرێ و سەردانی ئەو بکەن ئەم بەیانیە بێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیەک بکەن بەڵێ هاوشێوەی هەفتەکانی ڕابردوو داواکاریمان کرد بۆ ئەوەی سەردانی بکەین ئێمە هەموو هەفتان سەرباریوێ ڕەت دەکرێنەوە بۆ سەردانی بە ڕێزۆ جەلان بە ڕێزی هەڵدرم ئێمە چوار بریکاردەرمان هەیە ناتوانین هەواڵی تەندروستیان بزانین ناتوانین دیدار بکەین ئێمە هەموو هەفتان بە ئومێدێکی زۆرەوە ئەو پێشکەش دەکەین باشە ئەوەش باخچەلی ناکرێت ئەمڕۆ گوتی با ئۆجەلان بێت لە کۆبوونەوەی فراکسیۆنی دەم پارتی لە پەرلەمان قسە بکات ئەمە لە ڕووی یاساییەوە چۆن دەبێت چۆن دەکرێت ئایا شتێکی وە قابلی قبوڵە دەکرێت بچێتە پەرلەمان
yasal olarak her zaman bir formül bulunabilir. لە چوارچەوە یاساییەکەوە هەموو کاتێک دەکرێت شێوازێکی بۆ بدۆزیتەوە بەڵێ ئەگەر ئەمە بکرێت هەم بەڕێز ئۆجەلان هەم ئەوانی دیکەش دەتوانن شتێکی وەها بکەن. باشە پرسیارێکی دیکە ماوەیە کە باز لەوە دەکرێت کەەوە ئیدعا دەکرێت کە عەبدوڵڵا ئۆجەلان بگوازرێتەوە بۆ خانوویەک لە ناوچەی چانکایە لە ئەنقەرە هەر لە چوارچێوەی یاساییەوە ئایا ئەوە ڕێگا پێدراوە دەکرێت و ئەو ئیدعایانە تا چەند ڕاستن؟ Sizin de söylediğiniz gibi bunlar sadece iddia olmak. هەر وەکو بەڕێستان دەڵێن ئەمانە تەنیا بانگەشەن ئیدعان بەڵێ ناو بەناو ئەو شتانە بڵاو دەکرێنەوە بۆ ئەوەی تەواوی ئەمانە نەهێڵدرێن و ڕاستەقینە شوێنیان بگرێتەوە دەبێ ئێمە دیدار لەگەڵ بەڕێز ئۆجەلان بکەین و قسەی لەسەر بکەین بەڵێ زۆر قسە لەبارەی ئەم شتانەوە هەیە بەڵام ئەمانە هیچ ڕاستیەکیان بەدواوە نییە و زانیاری دڵنیاکەرەوە نین بۆ ئەوەی دڵنیا ببینەوە دەبێ ئێمە بیر و بۆچوونی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان وەربگرین ئەمەش لە ڕێی دیدارەوە دەکرێت ئەمانە بابەتی هەستیارن دەکرێت شتی تێکدەریان بەدواوە. باشە دەمێت تۆزێک باسی دۆخی تەندروستی و دۆخی یاسایی عەبدوڵڵا ئۆجەلان بکەین لە زیندان ئێوە وەکو پارێزەرانی ئەو ئاگداری دۆخی تەندروستین بە وردی یان هیچ هەواڵێکتان پێدەگات لەوەی کەوا دۆخی تەندروستی باش بێت خراپ بێت؟ İşte sorun da bu zaten. Yani کێشەکە ئەمەیە ئێمە ئەو ماوە زۆرە هیچ ناتوانین هەواڵی لێوەربگرین ئایا نەخۆشە ئایا پێویستی بە چارەسەری تەندروستی هەیە ئێمە لە هیچ بابەتێک زانیاریمان نییە ئەم پەلە قاژێشمان هەر بۆ ئەوەیە ئەمە دۆخێک نییە قبول بکرێ سیرکە ئێوە دەپرسن بە هەماشەوە خێزانەکەیان دەپرسن ئێمە ناتوانین هیچ وەڵامێکیان بدەینەوە بەڕاستی ئەمە تابلۆیەکی زۆر قورس و جەرگ بڕە بۆیە من دەڵێم ئەو گۆشەگیرکردنە لە هەموو جیهاندا هاوشێوەی نییە ئەمە دەنجی بەدواوە بێت. باشە ئەی لە ڕووی یاساییەوە تاوەکو ئێستا وەکو زیندانیەک کە لە زیندانە هیچ مافێکی یاسایی عەبدوڵڵا ئۆجەلان پێشێلکراوە کە وەک زیندانیەک دەبێت ئەو مافەی هەبێت و بەڵام پێی نەدرابێت کە مەبەستم ناو زیندانە. Geçmişte çok oldu. Mesela لە ڕابردوودا ئەمە زۆر هەبوو بۆ نمونە ئەوانەی کە سزای قورسیشن لە 2 هەفتە لانی کەم جارێک دەبێ دیداری تەلەفۆنی هەیە بەڵام سیرکەن بەڕێز ئۆجەلان لەو ماوە دوور و درێژە تەنیا یەک پەیوەندی تەلەفۆنی هەیە لە کاتێکدا ئەوان دەتوانن ڕۆژانە چەند کاژێرێک بێنە دەرەوە بە پێ بڕۆن هەروەها وەرزش بکەن گەیشتنیان بە فرۆشگەی گرتوخانە زۆرن ئەو مافانەی کە لە ئیمرالی سنووردار دەکرێت بەڵام ئێستا ئێمە ناتوانین قسە لەسەر ئەمانەش بکەین بە وردی چونکە ماوەیەکی زۆرەی سەواڵێکمان نییە. باش بەڕاستی دەتوانم بڵێم لە ئیمرالی یاسا بە تەواوی هەڵپەسێردراوە. باشە ئەمە ناکۆچیەکی زۆر زۆر گەورەیە بەراورد بە واتە ڕوونکردنەوەی ئەمە لە چوارچێوەی یاسایی بەڕاستی قورسە من لێرە ناتوانم شتێک بڵێم. باشە دوای قسەکانی دەوڵەت باخچەلی ئەمڕۆ هاوسەرۆکی دەم پارتیش قسەی کرد گوتی تاکە ڕێگای ئاشتی لە تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست عەبدوڵڵا ئۆجەلانە لە دوای ئەو جەهاپە قسەی کرد جەهاپە باسی لەوە کرد دەوڵەت باخچەلی داوای لێخۆشبوونی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان کردووە ئەگەرنا ئەم قسەیە هیچی دیکە ناگەێنێت چونکە بەبێ دەرچوونی مافی لێخۆشبوون لە ڕووی یاساییەوە ئۆجەلان ناتوانێت لە زیندان بێتە دەرەوە و بێت لە پەرلەمان وتارێک پێشکەش بکات. ئێوە وەک پارێزەرێک ئەمە چۆن لێک دەدەنەوە لە ڕووی یاساییەوە قسەکەی جەهاپە چی دەگەیەنێت؟
Özgür Özel'in bir açıklaması olmuş sanırım. Ben tam izleyemedim. پێم وابێ ئۆزگر ئۆزەل قسەیەکی وەهای کرد بەڵام من بە تەواوی سەیریم نەکرد زیاتر باسی لەوە کرد کە ئەرێنیانە هەنگاو بنێن ئەو پشتگیری دەکات ڕێزیان لێ دەگەن هەروەکو گوتم دادگای مافی مرۆڤی ئەوروپا بڕیارێکی هەیە دەڵێ پێویستە ئەو یاسای تورکیا هەموار بکرێتەوە جێبەجێکردنی ئەم شتە لەلایەن تورکیاوە لێبوردن نییە تەنیا ئەوەیە کە بابەتەکە چارەسەر دەکرێت بەڵام دەتوانین بڵێن لە تورکیادا کێشەی کورت هەیە کاتێک کێشەی کورت چارەسەر دەکرێت ئەمە هەنگاوی دیموکراسیانە هەیە پێویستە لە زۆر ڕەهەندەوە هەمواری یاساکان بکرێت یاساکان چاوپێداخشاندنەوەیان بۆ بکرێت بۆ نمونە دەربڕینی بیرروڕای ئازاد دەبینین خەڵکانێک ناتوانن ئازادانە گزارش لە بیرروڕای خۆیان بکەن تورکیا ئەگەر بێت و بە تەواوی بە دیموکراسی بێت ئەو کاتە دەگاتە ئاشتی ئەو کاتەش کێشەی کورد چارەسەر دەکرێت بەڕێز ئۆجەلانیش ئاکتۆرێکی زۆر گرنگە لەم بابەتە هەروەکو ئاماژەی پێدرا بەڵێ پرۆسەی چارەسەری کە بیندرا پرۆسەیەکی دیالۆگ بوو ئەو کاتە بەڕێز ئۆجەلان ڕۆڵی زۆر گرنگی جێڕات باسی لەوە کرد کە ئێمە هەوڵ دەدەین بۆ ئاشتەوایی بۆ سەقامگیری بەڵێ پێویستە لێرە حەقی بدرێت کە ئەو ئاکتۆرە زۆر سپاس بۆ بەڕێز ئیبراهیم بیلماس پارێزەری عەبدوڵڵا ئۆجەلان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئامادەوە لەگەڵمان بوون.